دعاء ذكرك أخواني كسرتا بيوندي بلشي خوتوها. اللهم عافني في بدني، اللهم عافني في سمعي، اللهم عافني في بصري، لا إله إلا أنت، اللهم إني أعوذ بك من الكفر والفقر وأعوذ بك من عذاب القبر، لا إله إلا أنت. هندق لا رواية كان أمدو ذكر بجيهات رواية شاهاتو هدوكي بيكوا تواني بجياش بيانكي تواني بيكي شو بيانكي وكوشون لا درسي بيشو شاباسي سيو سيجار سبحانه كان ما نكد كوت ما نتواني بهردو شيء وكبيكين هولا يم طوابي كمان شو أم ذكرانا شو كلا دوايم شو لو أنا درج نلير نبم بويا هولا يم شو طوابي كم يترخو آخر ساعات دليوينا تان دانش أول شيء حزيك البروع اعتيادي بابرو شو قام بيم شو طوابي كم إن شاء الله. اللهم عافيني في بدني جاري دعواك إلى الله جل جلاله لهمو لشتا بتباريزي باراستني لش بدرجة يكشية باراستني يتي لقناح نك باراستني بيا لنخوشي لآزار لبرينار بون باراستني يتي لقناح باشا دعاء باراستني يتي لشي لتمالي لآس فرمانكاني الله يا باراستنيتي لوي كفرمانكاني الله بشكيني أو لشا باريزراو بوا كالتاوانو لا جيب جينا كدني فرمانكاني الله باريزراو بوا تاواني انجام ناو وفرمانكاني الله شي جيب جي كردو أم لشا باريزراو بوا انجاي پروردگارم بم باريزر لچيا في سمعي لبيستنما يعني بم باريزر لوي كأمر شتيكي ناشرعي بچه بجوما بم پارێزە لەوەی کە ئەمڕۆ خەبەرێکی ناخۆش بچێ بە گوێمە بم پارێزە لەوەی کە ئەمڕۆ کوفر و شیرک بچێ بە گوێمە گۆرانی و هەڵقە و فلیم بچێ بە گوێمە بەڵام جاری وایە ذیکری بەیانیانێوارانە دانیشتووە ئەوە خوێنێ و سەیری گۆرانیەکە و سەیری فلیمیژەکە و سەیری هەڵقەژەکە تۆ پارێزراو نەبووی ئەنجا في بصري لچاویش ما بم پارێزە دەی چاویشی دیسان هەر تەماشای هەموو بەتاڵێک و هەموو کوفرێک و هەموو شیرکێک و هەموو لەه و لەعیب و خراپەیەکی پێەکە لەویشا پارێزراونە بەڕاستی ئەوە گەورەترین نیعمەتە تۆ لەش پارێزی لە حرام چاو پارێزی لە حرام گوێت پارێزی لە حرام هەموو شتێکی خۆ پارێزی لە حرام و پارێزراوبوونی ئەوانە پارێزراوی تۆیە چونکە چ چاوە چ گوێت ئەو دەرگایە کە هەموو شتێک لێوە یەچێتە ناو دڵێ و دڵیش بەڕێوەبەری گوێ هەموو جەستەت کە تۆ چاو گوێتە بەڕەڵا کرد و نەتپاراز لە بێشەرعی دڵە پڕە بێ لە بێشەرعی کە دڵە پڕ بوو لە بێشەرعی تۆ ئیذا فەسەدە فەسەدە الجەسەد كله هەمووی فاسی دەبێ هەموو لەشە ذیکرێکی زۆر گەورەیە اللهم إني أعوذ بك من الكفر والفقر پروردگارم پەنات پێگرم بەچی پەنات پێگرم لە کوفر تووشی بم بە دەمم بێ بە لەشم بێ بە دڵم بێ پەناو لێگرم پێی کە تووشی بم بە هاوڵیش بێ پەناو پێگرم لەوەی کە هاوڵێکی کافر و مشریکمە بێ و بەرە و کوفر و شیرکم بەرێ وەکو خۆی وأعوذ بك من الكفر والفقر پەنات پێگرم ئەی پەروەردگارم لە فەقیریش فەقیریەک واد لێکە دین بدۆڕێنی واد لێکە ئەخلاق بدۆڕێنی ئیگنا فەقیریەک سەبری لەسەر بگری و قیامەتی پێ بەدەست بهێنی ئەو پلەپایە ئەو منقەبەیە بۆ ئینسانی چاک بەڵام فەقیری ئەگەر واد لێ بکات تەنەزول لە دین تاکەی تەنەزول لە ئەخلاق تاکەی تەنەزول لە حرام و حەڵاڵا بکەی ئەوە بەڕاستی کارەساتە باش نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پەنا بە ئەڵڵا ئەگرێ لەم فەقیریە ئیگنا ئەو فەقیریەی سەبری لەسەر ئەگری خۆی داوای کردووە کە لەگەڵ فەقیرەکان حەشر کرێ چونکە فەرمێتی فەقیرەکان چەند ساڵە پێش دەوڵەمەندەکانش نەباشتەوە هی مسلمانان هەردووکیان مسلمان فەقیرەکەش و دەوڵەمەندەکە بەس چەند ساڵە فەقیرەکە چێتە بەهەشتەوە پێش دەوڵەمەندەکە لا إله إلا أنت لە کۆتایی هەردووکیان دووبارەکردنەوەی تەوحیدە و شەرحمان کردووە